دەبێت زۆر ڕاشکاوانە بڵین بەداخەوەی یەکێک لەو هەواڵانی کە ڕەنگە هەمومان لێی بێزار بین هەواڵی موچەیە. ئەرێ موچە هات، موچە نەهات، شاند ڕۆشتن بۆ بەغدا، شاند لە بەغداوە هات، هەمووشی دیارە بڕوو بیانووی بەغدایە بە هەرێمی کوردستان. چارە چییە؟ بەچۆ دەگەین؟ چۆن چارەسەری بکەین کە ئەوە مافی خەڵکی کوردستانە. باشە لەبارەی ئەم چارەنووسی شایستە داراییەکانیش لە نێوان هەولێر و بەغدا و هەماهەنگەکانی نێوان چاودێری دارایی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ئێمە دەمانەیە گفتوگۆی زیاتر بکەین. میوانمان هەیە لەگەڵ ئەو میوانەکەمان زۆر بەڕێ دکتۆر محەممەد زۆراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی ڕاستەوخۆ لە سێدۆی ژووری هەواڵ لەلامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ مەوڵام. من پێم خۆشە با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین و کاتیشت دەدەمێ بۆ وەڵامدانەوە. بۆچی هەرێم و بەغدا تا ئێستا ناگەنە ڕێکەوتن؟ یعنی لە لەسەر پرسە داراییەکان هۆکارەکەی چییە؟ بۆ ڕێناکەون؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە و بینەرانی بەڕێز ڕۆژوی هەموو لای قوڵ. سەرەتا تەبان کاک حاکەم ئەو بابەتەکی با بڵێن هەنووکەیی نییە، بابەتەکە بەڕاستی مێژوێکیە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە لە دوای بڕینی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ئیتحادی لەو کاتەوە ئەو کێشانە سەری هەڵدا. ئەو کێشانەش بەڕاستی کەڵەکە بوون تا کاتی ئیقراری قانونی موازنەی ساڵی 2023 ژمارە 13. لەو کاتەوە بەڕاستی کە لەو دەتوانین بڵێن لەو فترەدا بڕانە لەگەر بەغدا چەندین کێشە و گرفت با بڵێن قەوانین، چەندین بابەتی با بڵێن دارایی لە نێوان هەردوو لە مثلەن ئەوە قانونش تەبەنی کردی ئەوە یەکەک تەبەنی دەکا ئەوە لەسەر تعلیماتێک دەڕاو لەس ئەو بابەتانە هەموو بوونە کێشە لۆ هەرێم و بەغدا بەڕاستی کە لە نێوانیان دەدروست بووە. من پێم وایە بەڕاستی ئێستا لە ئێستادا لە ساڵی 2026 و یاسای بودجەی ساڵی 2023مان تێپەڕان، یاسای ژمارە 13 کە پەیوەست بە ساڵانی دارایی 2023 2024 2025. لێرە لە کێشەکەی ئێستا لە نێوان هەرێم و بەغدا ئەوەیە بەڕاستی کە پێویستە بگەنە ڕێککەوتنێک لەسەر بودجەی نوێ، بودجەی ساڵی 2026. باش تا دەرچوونی ئەو یاسایە پێم وایە ڕەنگە کێشەکان بەو شێوازە نەبن لە وەکو ئەگەر بودجە نەبوو بە پێی قانونی ئیداری مالی یەک لەسەر 12 ساڵی پێشتر دەکرێتە بنەما. ئەوە هەواڵەکی دڵخۆشکەرە بەڕاستی. بەڵێ ئێستا حکوومەت پێک نات. بەڵێ حکوومەت پێک ناتێت کە حکوومەت پێکنێ یاسای بودجەت نابی، یاسای بودجە خۆی دەبی بەزەبت لە حکوومەت بنێردرێتە لیژنەی دارایی پەرلەمان لەوێ با بڵێن خۆینەوەی لەسەر بکرێت 2030 تاک ئەو کاتێکەوە دەنگدانی لەسەر دەکرێت کاتەچی پێویستە بەڕاستی. بەڵام ئێستا ئەوەی کە پەیوەستە بە ساڵانی 2023 24 و 25 نێوان هەرێمی کوردستان و بەغدا زۆر گرنگە، ڕەنگە زۆر زارجێمان لێ دەبی لەوێکەوە حکوومەتی اتحادی باسلەوە بکەکەوە پشتی هەرێمەمدایە یان بە زیادەوە دایتمیان ئەوانە بەڕاستی و بابەتانە دوورن لە ڕاستیانی ئەمە ناکرێ قسە بکەین قسەی بێ بنەمایە بەڕاستی لەبەر ئەوەی لەبەر چەنەوە کارێک بۆچی واڵێن. بەڵێ ئەوە بەڕاستی کاک حاکم ئەو بابەتانە بابەتی تەویلات و تەفسیراتە. هەر کەسێک لۆ خۆی بە تەویلات و تەفسیراتی خۆی پێی وایە کەوا ئەو حەقا بەڵام بەڵگەمان پێویستە ینی کەسێک پلەکەی وەزیر بێ سەرۆک وەزیران بێ و ناکرێ بە هۆسی خۆی تەفسیر و تەویلات کە یاسات هەیە و ڕێکەوتنە. کاک حاکم لە مانجی 5 ساڵی ڕابردوو لە 28/5 بالتەحدید وەزیری دارایی عێراق نووسراوێکی کرد کەەوە باس لەوە دەکا کەوا هەرێمی کوردستان پشتی خۆی بە زیادەوە وەرگرتیا. باشە خۆ لەو کاتیوە تا ئێستا 6 تریلیۆن تری نردیە. ئەخر باش ئەوە لە چی ئەوە لە چی؟ ئەوە بابەتانە هەمووی میزازی سەراحەتەن ئەمە باشتر دەزانی لە ناو بابەتەکەینە و ئێستا وای لێ هااتێ بەڕاستی نەکە من ینی کەسێک با بڵێن کاسبکارێکی بەڕێز دەزانی ئەو بابەتە بابەتی بەهانە و بیان و گرتنە بە هەرێمی کوردستان. بەڵام ئەوەی کە پێم خۆشە لێرە باسی بکەم کە ناتوانین بەڕاستی لە ئێستادا نە حکوومەتی هەرێمی و حکوومەتی بەغدا بگەنە لە ئەوەی بگەنە ڕێکەوتن حەلێکی ئێستا ینی ئانی چی زەنی کاکاکەم بە کۆمەڵێک خاڵ هەیە دەبی بە ئەو خاڵانە هەموو تەواو بکەن ئینجا دەتوانین بگەینە ڕێکەوتن. خاڵی یەکەم بەڕاستی ئەوەیە نەبوون یاژمەری کۆتایی یان با بڵێن حساباتی ختامی. حساباتی ختامی زۆر گرنگە لە هەر وڵات. ئێستا ئەگەر بێن سیر بکەین تەنانەت خودی عێراق تا ساڵی 2011 حساباتی ختامی خۆی هەیە کەوا ئەوەی کە دەنجی لەسەر درایە لە پەرلەمان میزە مڕازای ختامی هەیە بەڵام حساباتی ختامی کەوا بە شێوەیەکی ڕسمی کەوا دانی پێدانرابی لە پەرلەمان تا ساڵی 2011
ئێم باش ئەم تا ساڵی 2011 کە چۆن ئێستا ئەمن بتوانم لەسەر ڕقامێک پێک بێم کەەوە ئەوە حەقی منە و ئەوە حەقی توە تو حساباتی ختامیت نیە حسابات ختامی ئەوانەی کە لە بواری ژمێریاری و داراییش دەکەن ئەوان تێدەگەن حساباتی ختامی پاکتاوی داراییە مەسەرەن دوو کەس لە نێوانیان کۆمەڵێک ئیلتیزامات هەیە کۆمەڵێک با بڵێن قەرز هەیە ئەو پارەیدا تێوی ئەو پارەی دایتەوی لێرە دەبی پاکتاو بکەن لە کۆتایی تا ئەوەی بزانن لە کۆتایی چێ قەرزاری چێ دەبتەوە ئەگەر ئەوە نەکرێ چۆن دەتوانم ئەمن بە جەناب بڵێم ئەوەندەی من قەرزاریان بە هەرێمی کوردستان ئەوە حساباتی ختامی حتی نەیکردووە بەپێی دەستوری عراقی من بەڕاستی کە لێرە دانیشتم حەزم لێ ئەو بابەتانی کە باسی دەکەین هەمووی پاڵپشتی دەستوری و یاسایی و تعلیمات بی بەپێی دەستوری عراق لە مادەی 62 باس لەوە دەکاتەوە يقدم مجلس الوزراء مشروع قانون الموازنة العامة والحسابات الختامية إلى مجلس الدولة لإقراره. باشا نية آخر كان نية من شون بيم قصة لسر بابتك بكم كوان نية شون دتوانم بزناب دبرم أمور قرزاري مني ببيع ويباكتهم كرد بلا قرزنابت يعني بعكس وش مثلا هريم كردستاني شروا برامبر ببغداد يعني أو بابتك يعني بله يعني إسا با كاك محمد يعني براسي برسيارك ديت بيشلو جناب الزور تشاك بوتت يعني ل 2011 ل 2014 هو بودجي هريم كردستان برا بله إيه باشا باكتاوي يعني حسابي لسر بودجاك لك ولا سر موشان ناكري موشي خلقه أبي بيتو باكتاوي شيء كابرا موشكي وريتش خارجيك إسا أوانا وبيانونية ده باكتاوي حسابيەکەن لەچی پاکتاو لەچی زۆر بابەتی تر ئێستا مەسەرەن خاڵی دووەمە گەبێنە سەر خاڵەشی تر ئەویش چییە نەبوونی جەداولی موازنەیە باشە ئێستا ئەمە بودجێ عراق 3 ساڵی بوو بەپێی قانونی ئیدارەی مالی ژمارە 6 ساڵی 2019 باس لەوە دەکە دەرێ ئەگەر هەر بودجەک لە ساڵێک زیاتر بوو ساڵی یەکەم وجوبیە یعنی دەبی وەکو خۆی جێبەجێ بکڕی وەکو خۆی بەڵام ساڵانی تر دەبی پێویستە جەداولی موازنە بنێردرێتە پەرلەمان بەڵێ گۆڕانکاری دێ زیاد دەبی کەم دەبی دەنێردێتە حکوومەت دێنێتە پەرلەمان و پەرلەمان نەجی لەسەردا و مصادقە دەکرێت لەسەری ئەمە 2024 و 25 جەداولی مصدقمان نییە لە پەرلەمان بەوەش ئەتو ناتوانی یعنی عراق دەستی دەبەسترێ بەپێی یاسا دەستی دەبەسترێکەوە بڵێ هەرێمی کوردستان ئەتۆ ئیلتیزاماتە لەسەرە ناتوانانی پێی بڵێ لەبەرەوە جەداولی مصدقت نییە حساباتی ختامیت نییە یعنی دوو بابەتی زۆر گرنگن باشە دکتۆر یانی ئێستا بەغدا هیچ بەڵگەیەکی هەیە لەسەر ئەوەی کە بڵێ هەرێمی کوردستان پابند نەبووە بەو شتانی کە پێشکەشێکە هیچ بەڵگەیەکیان هەیە ناخێر ئێکەوەتە یعنی بیان هەموو بیانەوەکان ئەمە بیانەی مەڕ و گورگەکە لە لای سەر و هەموو بیانەوەکان بڕایە یعنی تەنانەت بەڕاستی بەغدا لە زۆر جاران لە زۆربەی کاتیش ینی ئەو بابە ئەو قسانەی کە دەیکات دەتوانین بڵێت زۆرەکە لەستەم لە هەرێمی کوردستان یانی هەر بەڕوونی ئێستا خاڵەکی تر لۆ باسکەم ئێمە بەپێی موازنە بەپێی قانونی با بڵێن موازنەی 2023 باس لە خاڵی یازدەم فقرەی دووەم باس لە ئەوەی دەکاکەوە حسەی هەرێم پشتی هەرێم لە نەفقاتی فعلیە لە خەرجی ڕاستەقینەی عراق دەکرێت باشە ئێستا من پرسیار لە جەنابەت و لە بینەران بکەم ئایا هەرێم بەشەکە لە عراقیان نا بەشێکە لە عراق وایە بەشێکە لە عراق باش قانونی موازنە لۆ هەموو عراقیان بەس لۆ حکوومەتی ئیتحادیە بۆ هەموو عراق بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان دەکرێت و خەرجیەکانی هەرێمی کوردستان زیاد نەکەی لە خەرجی عراق بەس تەنها لە خەرجی خۆت پشتی هەرێمی کوردستان بدەیت لۆ نمونە ئەگەر بێت و خەرجی عراق 150 تریلیۆن بی لە ساڵی 2024 باڵیان 23 50 تریلیۆنی بۆ حاکیمە و سیادی ڕۆیە باشە 100 تریلیۆن دەمینێ ئەتو لەو 100 تریلیۆنەی 12.67 دەداتە هەرێمی کوردستان ئێستا دێمە سەری 12.67 لە قانون نییە لە معلوماتی جەنابەت باشە ئەلەوە دەیداتێ ئێلەوە دەکات چەند 12.67 دەکات 12 تریلیۆن 670 میلیارد باڵێ بەڵام ئەگە بێت و خەرجی هەرێمی کوردستانی ئیزافە بکرێتە سەری احتیمالە مثلا 5 تریلیۆن 10 تریلیۆن زیاد بکە لەو 10 تریلیۆنە هەرێمی کوردستان نزیکە 1 تریلیۆنی تر بەردەکەوێ نایە ئەوەش داخل ناکە لەگەری ئامادە نییە ئەوەش داخل بکە لەگەڵی کە چەندی جار و مناقەشیان لەگەڵ کرا کاکە ئێوە هەڵەن لەوەی هەرێمی کوردستان مادەم بەشەکە لە عراق مادەم موچەی لە عراق لۆ دێ مادەم پابندە بە پابندیەکانی عراق دەبی ئەتو ئەو خەرجیەش داخلی خەرجی عراق بکەی لە ئەوەی خەرجی ڕاستەقینەی من دەربێتن بۆ پشتی من بدەیت ئەوە بەڕاستیانی ئەوە بابەتەکە تەنانەت خۆشیان
خۆشیان درگ بەوەی دەکەین کە ئەوش بابەتەی ئەوەی کە دەیکەن هەڵەیە ناکرێت و خەرجی هەرێمی کوردستان لە خەرجی عراق دەربکەیت لە ئەوەی کەمتر بەبەر هەرێمی کوردستان بکات. کاک دکتۆر وەڵاهی پرسیارم زۆر ماوە بەڵام کاتیشم زۆر وڵا کاتمان پێویستە گەرم نەتی نایێت من بەڵام ینی یەک پرسیاری تر کاک دکتۆر یعنی بەڕاستی کاتی ئەوە نەهاتوە ئیتر ئەم ڕاستیانە بە خەڵق بوترێ حەی عەلە السەلات ئەمە عێراق واکە هیچ تاوانێک لەسەر نە حکوومەتی هەرێم نە هەرێم نە خەڵکەکەی هیچی نییە ئەوە ئەوانن واکەن ئەوان زوڵمەکەن کاتیەوە نەهاتوە لێرە لەوێ بیستینها جایتر حیزبە لایەنە تاکە وای لێکا بەغدامان بۆ کاتە شامی شەریف و ئەڵێ ئەسڵەن زوڵم لەوانەوە نیە لێرەوەی ینی کاتیەوە نەهاتوە ڕاستیەکان کاک حاکم ئەمە لەو شاشە ئێستا دەرێن حەی عەلە السەلاح خەڵک هەموو دەزانی خەڵک هەموو تێگەیشتێ لەو بابەتەی ینی ئەمن ئەو خاڵانە لۆم باس کردی ئەمن هەمووی بەپێی قەوانین و بەپێی با بڵێن تعلیمات و دەستور لۆت باز دەکەم هەر کەسێک دەرێوانیە با وەڵام بداتەوە بڵێ کاکە ئەو خاڵانەی باست کرد بوان نییە ڕاست نییە بەو شێوازەیە بەو شێوازە نیە بابەتە چیتر کە ئەوەی کە تەسیری بە کورتی وەڵام دێتەوە کاک دکتۆر بمبوورە ینی کاتم زۆر کە ماولێەوە هەر هاوارەکەن دەڵێن من وەڵام من سەر حەی عەلە السەلاتەکە ئیتر کاتیەوە نەهاتوە بێڵێن ناڕوونی لە خەرجی سیادی و حاکیمە بەڕاستی ئەوەش بابەتێکی زۆر مهمە گەورەیە کراوتە 50 تریلیۆن 6 تریلیۆن 40 تریلیۆن سرف دەکرێت لە حاکیمە و سیادە بەبێ ئەو هەرێمی کوردستان بتوانی کەەوە سەیتەڕی لەسەر بکە یان ئەوەلیاتی لەلای هەبی ئایا فعلەن ئەو خەرجیە بەو شێوازە کرایە کەچی زۆر لە خەرجی پێمان وایە ئەمە وەکو هەرێمی کوردستان کە سیادی نیە و خراتی ناو سیادی کەوە تەسیر لە ئەوەش تەسیر لە پشتی هەرێمی کوردستان دەکات بابەتی 12.67 بەپێی دەستوری عراقی لە مادەی 121 دەرێ بە پێی دانیشتوان حسەی بابرین هەرێم و پارێزگاکان دەدرێت بەڵام ئێستا بێن سیرکەین 12.67 لە یەک فەقەڕەی موازنە باس نەکرایە کەچی ئەوە دەداتێ بابەتەشی در تەصنیفی ئیرادات داهاتی ناوخۆمە تا ئێستا نەمانتوانێ بگەینە سیغەک لە ئەوەی لەسەر ئەو سیغە پێک بین بڵێن ئەو داهاتە هی هەرێمە ئەو داهاتەشی بەغدایە ئەوەش لە بەرچ لە بەرناڕوونی قانونەکان کەمانوێ پرسیارمان زۆرە کاتێکی ئەمە ناوانە پێم گرنگترە کاکەم خەڵک بیزانی بەڕاستی زۆر کەماوە لەبەرەوەی کاتمان دیارە محەدەدە ئێمە بەڵام دەست خۆش بێ سوپاست دەکەم ئێمە هەوڵە دێین کاتێکیکە تەرخان بکەین پرسیار زۆرە بەڵام وەکو گوتم جارێکی کە ئەبێ کاتیەوە هاتووە حەی عەلە السەلات ئێوە لێرە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراویش لە وەزارەتی دارایی بڵێن کاکەوە ئێمە نینەوە ئەوان بەڵێ من وەزارەتی دارایی نیم بوورە من دیوانی چاودی داراییم بەڵام ئەوان بەڵام حقائقەکانە بە سەراحەت حقائقەکانە دوو خاڵی تر پێم خۆشە بە نیو دەقەم بدرێت تەنمی ئەقالیم و پترۆ دۆلار ئەویش تا ئێستا لە هەرێمی کوردستان بڕدرایە و نەهاتیە کە حەقی هەرێمی کوردستانە با بڵێن بە بودجەی ئیسیسماری و تەشغیلیشەوە و هەروەها داهاتی نەوتی و خەرجی نەوتی عراق هاتیە داهاتی نەوتی هەموو لەسەر هەرێمی کوردستان حساب کردیە ئەو داهاتە بە پێی میزان ڕازان هەردرایە لەو بەغدای چێشێ بەڵام خەرجەکان حساب ناکە ئەتراف بە خەرجی ناکە بەڵام بە داهاتەکەی دەست خۆش بێ زۆر سپاس بەڕێز دکتۆر محەممەد زوراری بەڕێوەبەری گشتی لە دیوانی چاودێری دارایی گەلێ سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش.